لە ئێوارە بوون بینراون سەر لە ئێوارە بینراون تاریکە شەو نەبووە سەر لە ئێوارە بینراون کە چەند کەس بوون بەڵام شەڕەتەقەکە نزیکەی 20 بۆ نیو سعاتێک بەردەوام بووە 20 دقە بۆ نیو سعات بەردەوام بووە بەڵام لەبەرەوەی تاریک بۆ ئێمە شەو نەچوونەتە سەر ئەو پێگەیە بەڵام کە ڕۆژ بۆتەوە چوونەتە سەر مەنتیقەکە هەموو شتەکانیان ئەوانەی کە پیان بۆ بەشێکیان جێهێماوە و ئاسەواری خۆیش بینراوە ڕەنگە بریناریشان هەبێ بەڵام بە حکمیەوە برینارەکانیان هەڵگرتووانیان توانیوە شتەکانی کە بەرن وەکو خۆراک و ئەسلیحە ئەو شتانیان جێهێشت هێزەکانی ئاسایش ئێمە داوای تەسلیم بوونی ئەوانیان کردووە بۆی کە بە کەمترین زیان کۆنتترۆل بکرێن و زانیاری زیاتریشان لێوەربگرێ بەڵام ئەوان ئامادە نەبوون تەسلیم ببن و بە زمانی کوردی بەڵێ بە زمانی کوردی قسەیان لەگەڵ کراوە بەڵێ لە مۆبایلەکانیان چی هەبووە ئەمە زانیاریی ئەمنیە ڕەنگە نتوانین لە ئێستادا بۆ کەناڵەکانی ئەعلام بڵاوی بکەینەوە بەڵام مۆبایلەکانیان لەژێر کۆنتترۆلی برادرانی ئاسایشایە و تحتە دیراسەیە ئێستا چەند مۆبایلێک کەتوانم بڵێم بە عەدەد 3 مۆبایل گیراوە و هەروەها ئەسلیحەکانیشیان چەک و کلاشینکۆف و بیکەیسی هەروەها کۆڵەپشتی و خۆراکەکانیشیان لێ بەجێماوە گیراون و ئێستا لێکۆڵینەوە لە مۆبایلەکان و هەروەها لێکۆڵینەوەی ورد بەردەوامە سەرەداوێک ڕەنگە دەست ئاسایشی گەرمیان کەوتبێ و خۆشیان بڵاو کراوەیان دەبێت